هەر لەسەرم بابەتە گفتوگوی زیاتر دەکەم بەڕێز کامەران ڕەحیم بەرپرسی بەشی هەڵبژارنی پارتی لە کەرکووک ڕاستەوخۆ لەگەڵمانەکە کامەران زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. ئەو تۆمارە نوێی دەنگدەران کە کۆمیسیۆن پەسەندی کردووە خودت ئامادەی کردووە هیچ کێشەیەکی تێدایە بۆ پارێزگای کەرکووک؟ سەرەتا دەستخۆشی لە جەنابتانەکەم و سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەرانی خۆشەویست. پێشەی بسمە سەروەڵامی پرسیارەکەت ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک لە هەوڵداین و تەمەناکەین هەڵبژاردنێکی بێغەش و بێ ئەوەی کەوا هیچ لایەنێک دەستی تێبخا بەردەوام بێت و هەدلایەن بۆی هەلایەنێ بتوانێت حەجمی خۆی لە دەنگەکان بەدەست بێنێ. بەنسبەت بەتاکید بەنسبەت سجلی دەنگدەران تاکید ڕۆلی خۆی هەیە و کاریگەری دەبێت لەسەر ئەنجامی پرۆسەکە. بۆ نمونە ئێمە وەکو لە راپۆرتێکی جەنابتانی شاتووە عەرەبێکی زۆر هەر لە دوای 2023 بە تایبەتی پێش ئەوەش هەر هەبووە دوای ئەوەش هەر هەبووە هاتوونەتە شاری کەرکووک بە تایبەتی تریش دوای 16 ئۆکتۆبەر کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان تا ڕێدێک لێرە وەکو بارەکەمان ینی بارەکەمان لێرە نەبووە عەرەبێکی زۆر هاتوۆتە ناو شاری کەرکووکەوە هەر نمونە گەڕێکی فەیلاق پێشتر فەیلاق باڵێن کوردستان پێشتر یەک بەکەمین بەعکەمی عەرەب تەبینی و عەرەبێکی زۆر کەمی لێ بەڵام ئێستاشانە ئەگە بڕۆی جەردێکی ئەو گەڕەکە بکەی یعنی زیاتر لە هەفتای لە سەدی ئەو گەڕەکە بۆتە عەرەب زۆر باشە بەتاکید تەسیراتی لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانە بێت. ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێشتر سەرنجتان لەسەر یاسای فرەبازنەیش بۆ هەڵبژاردن هەبوو بەڵام لە ناوچە کوردستانیەکان بە تایبەتی کەرکووک کێشەی تۆماریش هەیە. ئێوە وەکو پارتی کەواتە لەگەڵ بڕیارەکەی پشتبەستن بە تۆماری نوێی هەڵبژاردن نین؟ بەتاکید چۆ ئێمە پێمان باشە ئەو سجلانی کە هەیە حتمما ئێمەش هینی خۆمانەیە بڵین سەرنج و تێبینی خۆمان هەیە لەسەر سجلانە ئەو تۆماری دەنگان ئەو تۆمارانە بۆیە ئێمە وەکو پارتی دیموکراتیکوان دایم هەوڵ دەدەین لەو ناوانە بڵین ساغ بکرێتەوە دوای هەڵبژاردنیش ئەو لیژنانی کە هەیە بێگومان ئیشی خۆیان بکەن و ناوەکان ساغ بکەنەوە. دوای ئەوەی کەوا کۆمەڵێ مشتومڕ هەبوو لەسەر سجلی ناخبین دیارە لیژان تشکیل کراوە بۆی کەوا ئەو سجلە پاک بکرێتەوە یاخود ئیشی لەسەر بکرێ. بەڵێ لیژنەکە لە کێ پێکاتوە کاک کامەران؟ راپۆرتەکان لایەنەکانی تایە؟ لە کۆمەڵی لایەنەکانی تایە وەزارەتی تەختیتی تایە کۆمەڵی وەزارەتی معنی بڵین راپۆرتێکیان داوە دوای راپۆرتەکە دوای راپۆرتی لیژنەکە دیارە قرارێک دراوە عليه مصادقة على تقرير نهائي للجنة التدقيق سجل الناخبين كركوك العدد 118 في نوزدي دي 2025 على شيء على اعتماد سجل الناخبين محافظة كركوك والمحدث من قبل مفوضيات العليا المستقلة للانتخابات كواتا إسا حاليا بو انتخابات أما بلين يقلاي كراوتو بس دو ايوا أبي حتما بدو داتشون بكريتو ئێمەش گومانمان زۆر لەسەر ئەو سجلانە هەیە وەکو باسم کرد دیارە کۆمەڵی خەڵکی هاوردا لە ناو سجلانە داخل کراون کە ئەمە جێگەی سەرنجە بۆ ئێمەش. باشە گەڕوا بێ کاک کامەران دادپەروەرانەترین شێواز کامەیە بۆ ئەوەی لە پارێزگایەکی فرەپێکاتەی وەک کەرکووک لە هەڵبژاردنەکاندا بگیرێتە بەر؟ بەلایەمەوە جێبەجێکردنی مادەی 140 مادەی 140 دەستوری عێراق باشترین چارەسەرە بۆ کێشەی هەموو کێشەکانی کەرکووک چی مەسلەی ئاوارەکان بێت چی مەسلەی دەنگدان بێت چۆ لە هەموو هەڵبژاردنەکە دیارە کۆمەڵە سەرنجی تێبینی دەرەکەون لایەنەکان هەندێک قساکەن لەسەر سجلی ناخبوو لەسەر قەراراتی حتا قەرارەتی مفۆزیەش ینی ئەوەن پێشتری شەو بوو لەسەر پەنجەمۆر قسەیان کرد کە نەمابوو. بۆیە بەڕای ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێمان باشە مادەی 140 بەڕاستی تەطبیق بکرێ بۆ ئێو سەرجەم کێشەکان بەپێ ئەو مادەیە چارەسەر بکرێ چی گەڕانەوەی ئاوارەکانە چی ئەو ئاوارانە کە لە جێ خۆیان هاتوون تێرە و بگەڕێنەوە ئەوە باشترین دەستپێکە بۆی کەوا شاری کەرکووک بە ئارامی بڵین ئەو
هەڵبژاردن نەبێتە ڕێوە. باشە کاک کامەران بڕیارەکەی کۆمیسیۆن لە دوو خاڵ پێکاتەوە خاڵێکیان ئەڵێت کە پابندبوون هەبێت بە جێبەجێکردنی ڕاستپاردە پێشنیارکراوەکان بۆ برەودان بە پرۆسەی وردبینی تۆمارەکە لە داهاتوودا. ئێوە لەگەڵ ڕاستپاردەکانن؟ بڵێ حتمما پێداچوونەوە زەروریە و ئێمەش پێمان باشە وەکووت ئێمەش تێبینیمان هەیە لەسەر و عەرەبە هاوردانی کەوا هاتوونەتە شاری کەرکووک و پێویستە بە دواداچوون بکرێ بۆ ئەوانەی کەوا بەناحەقی بەڕاستی هاتوونە تێرە و ناویان لە سجلی تۆمار کراوە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز کامەران ڕەحیم بەرپرسی بەشی هەڵبژاردننی پارتی لە کەرکووک میوانی کوردستان 24 بوویت.